چەندین جار گازندەی هاوڵاتیانمان بەدەست گەیشت لەسەر گۆڕینی نەخشە و دیزاینی پرۆژەکانی نیشتەجێبوون. بە دوایەوە پرسەدا دەچین و وردەکارەکەی دەخەینە ڕوو. ڕێکخراوێکی ناحوکمی لەسەر هەمان بابەت و لە چوارچێوەی پرۆژەیەکی بنکۆڵکاریدا چەندین ساڵ بەداداچوونیان کردووە و لە ڕێگەی کێنێنەوە دەرەنجامەکەی ئاشکرا دەکەن. بەپێی بەڵگەوە دەزاتوەکان لە بەشی بەرچاوی پرۆژەکانی نیشتەجێبوون گۆڕانکاری لە نەخشە و دیزاینیاندا کراوە و شوێنی گرنگی پرۆژە خزمەتگوزارەکانی وەک باخچە و قوتابخانە و نەخۆشخانە و یاریگا گۆڕدراون بۆ شوێنی بازرگانی و یەکەی نیشتەجێبوون کە ئەوەش پێچەوانەی یاسا و بەڵێننامەی نێوان کۆمپانیا و هاوبەشەکانێتی. لەسەر نەخشە پرۆژە هەبوو لە 140 بەزیادەوە بە سەوزایی بوو، بەڵام لەسەر ئەرزی واقعا لە 105 کرابوو بە سەوزایی. ئەو زەویانەی کە بۆ خزمەتگوزاری دانرابوون، بۆ نمونە بۆ پارک دانرابوون، بۆ هۆڵی چالێکی دانرابوون، بۆ یاریگا دانرابوون، بۆ قوتابخانی نێودەوڵەتی دانرابوون، تەنانەت بۆ بنکەی پۆلیس دانرابوون. هەموو ئەمانە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی بۆ وەرگیرا بوو، کراوە بە خانوو و فرۆشاوە بە خەڵک. کەم تەرخەمی حکومەت و لێنەبەرسینەوەی دەستەی وەبەرهێنان و داواکاری گشتی لەسەر ئەو کەیسانە وایان لە ڕێکخرانی بەداداچوونەکە کردووە بگەن بەو ڕاستەی وەبەرهێنەکان بە پاڵپشتی بەرپرسانی دەستڕۆیشتووی هەردوو حزبی دەسەڵاتدار سەرپێچی یاسایی لە پرۆژەکاندا بکەن و ڕێکاری یاساییان بەرامبەر نەگیرێتە بەر. تا ئێستا لێپێچینەوەیەکی وردی سەریحمان نەبینەوە لەو کۆمپانیانە بکرێت. هەندێک هەنگاو نراوە، بەڵام هەنگاوەکان ئەوە نین کە پێویست بوو بنرێن. ینی ئەوەی ئەمان کردوانە بەپێی یاساکانی هەرێمی کوردستان و بەپێی یاساکانی عێراقیش کە لێرە بەرکارن فێڵکردنە هەڵخەڵەتانی خەڵکەوە. پێویستە ئەو کۆمپانیانە مۆڵەتیان لێوەربگیرێتەوە، پێویستە ناچار بکرێن قەرەبووی تەواوی ڕاستەوخۆی هاوڵاتیان بکرێتەوە، پێویستە بخرێن لیستی ڕەشەوە. بەپێی ئامارەکانی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە 16 ساڵی ڕابردوودا لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دووەک مۆڵەت بە 195 پرۆژەی نیشتەجێبوون دراوە. گەرچی گۆڕینی نەخشە و دیزاینی پرۆژەکان لە سەنتەری پارێزگاکاندا بوونی هەیە، بەڵام لە شار و شارۆچکەکاندا دیاردەکە زەقترا. ئەندامێکی لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت بەداداچوونیان بۆ بەشێک لە گۆڕانکاریەکان کردووە و هەندێکیشیان داوە بە دادگا، بەڵام هێشتا حاڵەتەکە بەردەوامە و ڕوو لە زیادبوونە. ئەمانە ئێمە وەکو لیژنە سکاڵای هەر هاوڵاتیەک هەر دانیشتوێکی ئەو پرۆژانە بەشداریەکان بێتە لامان، ئێمە بەدڵنیاییەوە بە دوواداچوونی بۆ ئەکەین و ڕێگری شەکەین لەوەی کەوە بەرهێن بەویستی خۆی شوێنی خزمەتگوزاریەکان ئاڵوگۆڕ پێ بکات. لەسەر ئەو پرسە پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانیەوە، بەڵام ناوبراو ئامادە نەبوو هیچ لە دوانێکی ڕۆژنامەوانی بدات. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.